ئازانی کورسات نیوز سڵاوتان لێبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەین. 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە ئەو تاوانە قێزەونەی کە لە مێژووی مرۆڤایەتیدا هەرگیز ناسڕێتەوە و لە بیر ناچێتەوە. سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنین بۆ سەرجەم قوربانیانی ئەو تاوانە خێزەونە. وەک ئاشکرایە ئەمڕۆ تەواوی پرۆگرام و هەواڵەکانی کورسات نیوز تایبەت بوو بەو یادە. وەک بەرنامەی فایل و دیاردەش ئێمە بەرنامەکەمان تایبەت کردووە بە بەرکەوتوانی چەکی کیمیاییەوە تا ئەگەرچی هەمیشە باس لەوە دەکرێت کاتێک کە باس لە کیمیا بارانکردنی هەڵەبجە دەکرێت باس لە قوربانیەکان دەکرێت کە 5,000 قوربانیمان هەیە، بەڵام بەدەر لەوە ئێمە بە هەزارەها قوربانی ترمان هەیە کە بەرکەوتەی ئەو چەکەن و لە ماوەی 33 ساڵی ژیانیاندا بە بارودۆخێکی زۆر خراپتە تێپەڕیون. بۆیە لەم بەرنامەیەدا باز لە بارودۆخ و گوزەرانی بەرکەوتوانی چەکی کیمیایی دەکەین و لە کەیسمان هەیە کە لە زاری خۆیانەوە باس لەوە دەبین کە ئازارەکانیان چییە و چیان بۆ کراوە بۆ لەمە دووە چی بۆ ئەو قوربانیانە دەکرێت کە ئەو چەکە کاریگەری خراپی لەسەر لایانی دەرونی و جەستەییان هەبووە. بەرنامەکەم درێژە پێم بە میوانداری هەریەک لا بەڕێزان دکتۆر عیباد ڕۆحی مامۆستای زانکۆ و پسپۆری یاسای نێودەوڵەتی کە لە سنەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان ئامادەیی دەبێت. هەروەها بەڕێز مامۆستا کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە بە سوپاسەوە کە جەنابیان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەییان هەیە. محەممەد وەلی چارەسەرکاری دەرونی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. هەروەها هاوکار سابیر بەرکەوتەی چەکی کیمیایی بە سوپاسەوە کە ئەوانش لە هەڵەبجەوە لەگەڵمان ئامادەن. ئێوەش دەتوانن لە ڕێگەی پیجی کورسات نیوز کە ڕاستەوخۆ بەرنامەی فایل و دیاردە لەوێدا دەبەزێت بە کۆمنت بەشدار بن لەگەڵمان و کۆمنتەکانی ئێوە دەخوێنینەوە و ئەگەر پرسیارێکتان هەبێت دەتوانین ئاڕاستی میوانەکانی بکەین. کاک هاوکار سلااوت لێبێت سەرەتایان بەلای جەنابەت. ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم دوای 33 ساڵ بەسەر ئەو کارە ساتەی کە بەسەر ئێوەدا هاتووە ئەمەوێت گوێم لە ئازارەکانی ئێوە بێت ئەمەوێت بۆم باس بکەی کە ماوەی 33 ساڵ یاخود تێپەڕبوونی ساڵەکان توانی ئازارەکانی ئێوە کەم بکاتەوە؟ دەستخۆشیتان یەکەین بۆ بەرنامە. زۆر سپاس. سڵاو و درود بۆ ڕۆحی پاکی شەیدانی هەڵەبجە و سڵاو و ڕێز بۆ بریندارانی بەشمەینەتی کوردستان. پاش 33 ساڵ لە بەردومانی شاری هەڵەبجەی شەید ئێمەی بەرکەوتەی چەکی کیمیایی لە ناو ئازار و مەینەتەکانی شیانین. ئەوەی کە بەسەر ئێمە هات بەسەر هیچ میلەتی وەکو هیچ گەل و قەومێکی ترانێت. ئێمە لە هەڵەبجە کە بەرکەوتەی چەکی کیمیاوین دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ زۆر سوپاسیان ئەگەین کە هاوکاری عیلاج و دەرمانی پێویستیان بۆ دابینکردنی تا ڕادەیەکی باش و بەڕێوەبەرایەتی شەهیدانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە و کۆمەڵی قوربانیانی کیمیایی لە هەڵەبجە هیچ درێخیەکیان لە ئێمە نەکردووە لە ڕووی دابینکردنی بێداوێسیەکان. بەڵام ئەوەی کە جێگەی گومان و جێگەی ئەسەفە بۆ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا ئاوڕێکی جدی لە بەرکەوتوانی چەکی کیمیایی نەداوەتەوە. و پەرلەمانی کوردستان هەتا ئێستا یاسایەکی دەرنەکەوتووە بۆ ناساندنی دۆسەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و بەرکەوتوانی چەکی کیمیایی کە ماف و ئیمتیازاتیان پێ بدرێت. بەڵێ کاک هاوکار ئەگەر باسێکی تەندروستی خۆتمان بۆ بکەیت ئەو کاریگەریە خراپانە چی بوون کە لەسەر تەندروستی ئێوە دروست بووە؟ ئێمە خۆی بەگازی خەردەل بریندار بووین و سیەکانمان لە 1970 من وەکو خۆم سیەکان لە 1970 بریندار بووم و بە جیازی ئۆکسسیجین هەناسەدەم ئەم کاردۆنەیش کە لە پاڵمایە ئەوە بەشێکە لە عیلاجەکانم کە بەردەوام خواردوومە ئەوە پڕپڕە لە عیلاجی خۆم کە بەکاری دێرم و بڕیار و 53 بەرکەوتەمان بنێرێنێ دەرەوەی وڵات ڕێکەوت کە 2009 بڕۆین بلیتیشان بڕی و فڕۆگەیشان حازر کرد. ئیتر کۆرۆناکە هات نەیانتوانی بمانوەن و ئیسەیش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەین
و بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە کە کارمان بوو بکەن بۆ ئەوەی بمانوانە دەروی وڵات بۆ وەرگرتنی چارەسەر. کاکاو سەردانی هیچ وڵاتێکی دراوسێتان نەکردووە لەم ماوەیەدا بۆ ئەوەی کە چارەسەر بکرێن یاخود چارەسەری پێویست وەربگرن؟ نەخێر نەماتوانێت سەردانی دەروی وڵاتگەین لەم ماوە بەس من خۆم پێشتر پێش کۆرۆناگە هەردوو مانگجارێ لەسەر حسابی خۆم ئاچوومە دەروی وڵات بۆ وەرگرتنی چارەسەر. بەس کۆرۆناگە هاو نەماتوانی بچین بۆ وەرگرتنی چارەسەر لەبەرەوە ناتوانین ئەگەر علاجمان نەکەن ناتوانین شتێ بگەین و لەلایەن هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە تیمێکی پسپۆڕیان هێنا بۆ پشنینەوەی بەرکەوتوانی چەکی کیمیایی کە ماوەی 2 ڕۆژ لێرە بوون بۆ هەندێک بەرکەوتە باش بوون بەس بۆ ئێمەمانان کە قسیەکانمان لە دەستداوە پێویستە کا بڕۆینەوە بۆ دەروی وڵات بۆ وەرگرتنی چارەسەر. بەڵێ زۆر باشە دواتر ئەگەڕێم وڵات کاک هاوکار مامۆستا کامەران دوای 33 ساڵ هێشتا گلەیی هەیە ینی هێشتا خەڵک بەرپرسەکان حکوومەت بە کەم تەرخەم دەزانێت بەوەی کە ڕەنگە کارکرا بێت بەڵام هێشتا ئەوەی کە پێویستە نەکراوە بە نمونە کاک هاوکار دوای 33 ساڵ هێشتا ینی تەندروستی بەو شێوەیە بەداخەوە و داواکاری هەیە لە حکوومەت یعنی پرسیارەکەی من ئەوەیە بۆ ئەم گرێ و گازندانە بەردەوامن یاخود چی کراوە لە پێشتردا کە وا بەو شێوەیە ئەمان هێشتا گلەی ئەکەن پێویست بوو چی بکرێت کە نەکراوە. دیارە لە 33مین ساڵیادی مەرگەساتی هەڵەبجەدا جارێکی کە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و تەواوی شەیدانی کورد و کوردستاندا ئەنوێنین من تەسەورەکەم کاک هاوکار و ڕەفیق هاوڕێکانی هەموو ڕۆژی شەهید دەبن ئێمە ئەوەی کە لە نزیک و ئەیان بینین من ئێمە بوارەکەمان بواری سەحینی ینی شارەزای بواری سەحینین بەڵام ئەوەی کە بەرکەوی یەکەوتنمان هەیە لەگەڵیانەوە ئاگاداری دۆخی تەندروستی ئەم بە ڕێزانەین هەموو ڕۆژی شەهید دەبن ئەمانە ینی ئەزانین شەو چ حاڵێکیانێ من بە لایف قسەیان لەگەڵ کاکەیوانە هەنییان ناکەم ئەزانم لە چ دۆقیەکان ئێمە لە هەڵەبجە سەدان مامۆستا کامیلمان هەیە مامۆستا کامیل ئێستا بە جۆرێ لە جۆرەکان ڕەمزی بەرکەوتوانی چەکی کیمیایی و لە دەروی لە ئەڵمانیا چارەسەری سی بۆ کراوە دیارە وڵاتی ئەڵمانیا خۆی سازەندەی چەکەکەیە کە دروستی کرد و فرۆشتی بۆی عراق ئەزانێت چۆنیش چارەسەری بەرکەوتوەکان کە بەداخەوە زۆرێک لەو کۆمپانیانی کە چەکیان فرۆشتووە بە عێراق ئەڵمانین و وڵاتی ئێرانیش یەکێک لە وڵاتانی خۆی بەرکەوتی چەکی کیمیایی هەیە بۆیە ئێمە ئەو دوو شوێنەی کە مڕاجعەی بەرکەوتوانی پێکرێ بە دەرەجەیە کە ئێمە توانیویان لە ساڵانی ئایندا و وەزارەتی شەیدان 33 وەجبیان ناردووە تا ئەو دۆسیە لە ڕووی چارەسەرەوە یە حالەی کەرتی تەندروستی کراوە وەزارەتی تەندروستی کراوە نێراونەتە وڵاتی ئێران من ئەڵێم هەموو ژیان یاخود ئەگەر هەموو بژێوی ژیانی ئەمانە پێرفێکتکەی تەواویکەی لە خانەوادە لە ژیانیان ئازاری 1 ساتی ئەمانە کەم ناکاتەوە هێندا مینەتەکان قرزە زۆربەی زۆریان خاوەن شەهیدن خۆیان شەهیدیانە لە هەمان کاتە برینداریشن ئەمان تا ڕادەیەک ئەوە حاڵەکەیانە بەڵام بەشێکیان تۆمار کراون لە ڕووی یاساییوە پێناسی بەرکەوتەیان بۆ کراوە چارەسەریان پێدرێ یاخود بوچەیەکیان هەیە بەڵام بەدەیان بەرکەوتەمان هەیە ئێستا حاڵی زۆر خراپە و تا ئێستەی چەند ساڵێکە چاوەڕوانی لیژنەیەکی تایبەتمەندی وەزارەتی تەندروستین کە بێت لە نەخۆشخانەی چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیاوی لەوێ دابنیشێت و تێز بکرێن بزانن ڕێژەی بەرکەوتی ئەوان چۆن ئەوانی کەش تۆمار بکرێن ئێمە سنووری دەسەڵاتی ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی شەیدان یاخود بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە ئەوەیە لە توانامانە یان گرفتێکی گەوری نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەم نەخۆشخانەیە کە تایبەتمەند بە چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیاوی تەنها بۆ هەڵەبجەنا بۆ هەموو هەرێمی کوردستان و بگرێت بۆ ناوەڕاست و باشووری عێراق مامۆستا کامەرە ئەو نەخۆشخانەی جەنابەت باسیەکەی لە هەڵەبجەیە تایبەتە بە بەرکەوتوانی چەکی کیمیایی کەوتۆتە بواری جێبەجێکردن ینی کەیسەکان وەرەگرێت لە ئێستا ئەو نەخۆشخانە لە نائیلاجیە ینی بەناچاری کرایەوە هەنێشتی ماوە تا ئێستا ژۆرگیریەوەی ئێمە ئاگادارین لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد بەڕێبەری گشتی تەندروستی کۆنتاکتمانێ بە بەردەوامی هەندێک شتی مابوو وەرگیرە بەڵام لەبەر زەڕورەتی وەسعی بەرکەوتەکان وەرگیرە ئەجیزەی باشی تیا بینایکی پێشکەوتووە یەکێ لە گرفتە هەرە سەرەتایەکانی ئەو نەخۆشخانەیە نەبوونی ستافی پسپۆر ئێمە ئەم چەند ڕۆژی پێشوو
پێش ئەم یادە بە سوپاسەوە لەلایەن هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو تیمە دکتۆرە پسپۆڕی ئێرانی کە لە ئاستی زۆر باڵان و زۆر ینی خەڵکی هەرێمی کوردستانیشی ئەتیمادی لەسەریانە نەک تەنها هەڵەبجە هەموو بەرکەوتەکانی کوردستان کە سەردانی ئێرانەکەن دکتۆر خانعی و هاوڕێکانی وستافا هێنرانە هەڵەبجە توانرا زۆربەی هەر زۆری بەرکەوتەکان ببینێ بەڵام کەسی چووک و کاکاوکار و هاوڕێکانی ئەمانە بە دڵنیاییەوە چارەسەری ئەوان لە چارەسەرێکی کاتینە ئەمانە پێویستیان بە چارەسەری بنەڕەتی هەیە و تێچووی زۆری ئەوێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەش داواکەین بەڕاستی ناکرێ دوای 33 ساڵ هەڵەبجە ڕەمزی مەزلومیەتی گەلی کووردە هەڵەبجە بەهێزترین کارتی فشاری گەلی کووردە لە محافلی نێودەوڵەتیە لەسەر ئاستی عێراق نازی ئێمە بەسەر حکوومەتی عێراقیە بەشی هەرە زۆری بابەتی هەڵەبجە ئەنفالە ناکری ئێمە خۆمان ئەوە دۆخی هەڵەبجە بێ دوای 33 ساڵ بەرکەوتەکانی بۆ ئێمەش لێرەوە جارێکی کە دەنگمانە خێنە پاڵدەنگی داواتەکەڕێم وڵات ئەچمەوە هەڵەبجە ئەچمە لای محەممەد وەلی چارەسەرکاری دەرونی کاک محەممەد سلااوت لێبێ ئەوەی کە باس دەکرێت بنمونە کاتێکە باز لە بەرکەوتەیەکی چەکی کیمیایی دەکەیت تەنها باس لە ڕووکارە تەندروستیەکەی دەکرێت کە چ زیانێکی پێگەشتووە بەڵام ئەگەرێمە لە ڕووی دەرونیەوە یعنی خوێندنەوەیەک بۆ ئەم کەسانە بکەین چ ئازارێکی دەرونی لە ناخی ئەم کەسانەدا هەیە کە بە تێپەڕبوونی کات و ساڵەکان ئەم ئازارە کۆتایی نایەت. سڵاوی خواتان لەبێ ئێوارەتان باش سەر و ڕێز و نوازێش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و بەتایبەتی شەهیدانی کیمیابارانی شاری هەڵەبجە دادەنوێنم. سڵاو لە میوانانی عزیزت لە کاکاوکار و مامۆستا کامەران گوێم لەو دوو بەڕێزە بووە میوانی کەتێ سڵاویان لێبێ. بەڕێزان حتمەن هەر ناوچەیە کە تووشی کارەساتبارە بێت لە ڕووی جەنگیەوە دەرهاویشتەی دەرونی بە دوای خۆیدا بەجێ دێڵێت و ئەو کەسانێکی کە لەو ناوچەیەدا ژیان ئەگوزارێنن حتمەن لە ڕووە دەرونیەکەوە کاریگەریان بەسەرەوە جێ دەمێنێت و خۆشتان دەزانن شاری هەڵەبجە ئەو کارەساتەی کە بەدەستی مرۆڤ بەسەری داهاتوە کارەساتێکی هێروە سادە و ئاسان نییە کارساتێکی گەورەیە چی لە ڕۆجەستەیەکەوە زۆر ئاماژەی پێکراوە و ساڵان زۆر باسی لێوە کراوە ئەکرێت ناو بەناو باسی لایەنی دەرونی کرابێ بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەوەی کە ئێمە دیقەتماندا بێت لە کاتی کارکردمان لەگەڵ بەرکەوتوانی چەکی کیمیایی لە ساڵی 2010 ئێمە وەکو دەستگای ژان و مافەکانی مرۆڤ کە لە کاتی دامەزراندنمانەوە چاومان بۆ بەرکەوتوانە کەوتووە کە سەردانی دەستگاکەمانیان کردووە ئەوانەیشی کە بەرکەوتەی ڕاستەقینن و ئەوانەیشی کە لە ناو شاردا بوونە و تەراژیدیاکەیان بینیوە و ئەو کارە ساتەیان بینیوە حتمەن بۆ خۆی کاریگەری دەرونیان بەسەرەوە جێماوە ئەوانەی کە ئێمە دراستمان کردەوە تێبینیمان کردو لەوانەی کە سەردانمانەکەن بەشێکی زۆریان تووشی تەنگەژەی پاش فشاری دەرونی بوونە تووشی خەمۆکی بوون تووشی دڵڕاوچەی گشتی بوونە و هەروە ئەتوانی بڵین بەشێکی لەوانە ئەکرێت بەهۆی ئەو چەکەوە ئەکرێت هەندێک نەخۆشی تریان تیادا دەرکەوت بێت کە هێشتا بڵێن ئەو کەسانەیان نەهات بێتن سەردانی دەستگاکەی ئێمەیان نەکرێت چون ئێمە پشت بەو داتانە بەسین کە ئەو کەسانە خۆیان سەردانمانەکەن حتمەن گرنگترین لەو نەخۆشیانەی کە لە لێکەوتەکانی لە بەرکەوتوانی چەکی کیمیایی کە دەرکەوتووە تەنگەژەی پاش فشاری دەرونیە ئەمانە بەڕاستی دەناڵێنن بەدەست کۆمەڵێک ئازارەوە کە ئەتوانم بڵێم لە ئازارە جەستەیەکە ناڕەحەتترە لەبەرەوەی ژیانی لێ تێکداون خەوی لێ تێکداون هەستەکانی لێ تێکداون ناتوان مامەڵەیەکی دروستکەن لەگەڵ ئەندامانی خێزانەکانیانەدا ئێمە بەپێ ئەو داتایانی کە پشتی پێدەبەستین دەرکەوتووە کە ئەمانە کاریگەری لەسەر نەوەکانیشیان هەیە ینی باوانیان کە کاریگەری لەسەر نەوەکانیشیان دروست کردا لەوەی کە تووڕەن ناتوانن مامەڵێکی دروست لەگەڵ نەوەکانیانە بکەن یان ناتوانن بە پێویست لەگەڵیانە بن ئەمە دوجار دەتوانین بڵین بەقەدەر گەورەی ئەو کارە ساتە ئاسەوارە دەرونیەکانیش کاریگەری لەسەر بەرکەوتوانی بەڵێ کاک محەممەد وەک مامۆستا کامەرانیش لە پێشتر ئاماژەی پێکرد بەشێکی زۆر لەوانەی کە خۆیان بەرکەوتەی چەکی کیمیایین بەشێکی ئەندامانی خێزانەکەشیان لەدەستداوە یعنی ئەمەش جارێکی تر خۆی وە خۆی ئەم فشارە دەرونیە زیاتر ناکات لە سەریان و وەک جەنابیشت ئاماژەت پێکرد درێژەی دەبێت و کاریگەری دەبێت ڕنگدانەوەی دەبێت لە ناو خێزانی خۆیان و بۆ
حتمما هەر ڕووداوێک و بە تایبەتی بەرکەوتوانەی کە ئێستا لە ژیاندا ماون هەر یەکێک لەوانە چیرۆکێکی تایبەتمەندی بەخۆی هەیە و هەر یەکێک لەوانە کۆمەڵێک نیشانەی تایبەتمەندی بەخۆی هەیە کە لەگەڵیا هەڵەکە لەگەڵیا دەژێ ئازاری بەدەستی ئەو ئازارەوە دەناڵێنێ و بە تایبەتی تر ئەوانەی کە بەڕێزت ئاماژت پێدا ئەگەر بێت و خۆی بەرکەوتە بێ و کە سوکارەکەشی لە دەستدا بێ یەکێک لەو ڕێگەیانەیە کە ئێمە پشتی پێدەبەستین بریتە لە سەپۆرتکردن پاڵپشتیکردنی خێزانی لە کاتێکدا کە یەکێک لەو بەرکەوتوانە بێت و ئەندامانی خێزانشی لە دەستدا بێ ئەمە دوجار یەکێک لەو ڕێگەیانەیە کە یارمەتی دەرە بووە ساڕێژبوونەوە یان کەمکردنەوەی کەمێک لەو ئازارانە ئێمە تێگەشتوین لەوەی کە چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە ئێستادەوە بوو بە ڕێزمامۆساکانمان ئاماژەی پێدا ینی یەک لایەنە نییە بڵێ تەواو هەموو شتێک چارەسەر بێ بەڵام بەپی پێویست هەوڵمانداوە کەمێک لەو ئازار و ناڕەحەتیانەی کە لەسەر شانیانە کەم بکەینەوە یاخود هاوکاریان بین هاوسۆزیان بین لەگەڵیانە کە بتوانین بەشێک لەو ناڕەحەتیانەی کە هەیەیانە و فێریان بکەین لەوەی کە چۆن بتوانن خۆیان بگونجێنن فێری ئەوەیان بکەین چۆن جارێکی کە بتوان دەست بکەنەوە بە ژیان فێری ئەوەیان بکەین جاری کە چۆن ڕوبەڕووی ئەو خوورپە دەرونیە ببنەوە ئەو سەدمەیە ببنەوە کاک محەممەد لە ماوەی ئەم 33 ساڵەدا ئەمە کراوە ئەوە ئەوەی ئێمە وەکو دەستگا ئەوەی کە سەردانی کردین وەکو دەستگای ژیان کە هاتبێتە لای ئێمە چکم ئێمە کادیرەکانمان هەمووی ڕاهێنراون لە دەرەوەی وڵاتە هەمووی ئەتوانین بڵێن خولیان بۆ کراوەتەوە دەورەی تایبەتیان بۆ کراوەتەوە لەسەر ترۆماتۆلۆژی لەسەر ڕێگەکانی چارەسەرکردنی سەدمە دەرونیەکان و بە تایبەتی تریش لەسەر تەنگەژەی پاشفشاری دەرونی کە من بۆ خۆم لە دەرەوەی وڵات ڕاهێنراوم لەسەر ئەو بابەتە چۆن بتوانین هاوکاری بەرکەوتوانی چەکی کیمیایی بکەن ئەوەی کە توانامان بێەوە ئەوەیشی کە طبعا حتما ئاستی سەقافی دەرونیش لە کۆمەلگای ئێمە ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین چکم یەکێکی لەو کێشانەی کە هەمانە لەکەیە ینی ئەو ستیکمایی کە لە کۆمەلگای ئێمە هەیە بەداخەوە ئەوەش کاریگەری خصوصە سەر بەرکەوتوانی چەکی کیمیایی زۆر جار بە عیبەیە زانن کە بێن سەردانی بەشی دەرونی بکەن لەبەرەوەی تووشی تان و تەشەری زۆر باشە کاک محەممەد دواتر ئەگەڕێمە وڵات باس لە هۆشیاری بەرکەوتوان ئەکەین تا چەند هۆشیاریان هەیە لەوەی کە خۆیان بێنە لای ئێوە داوای ئەوە بکەن کە چارەسەر بکرێن دواتر ئەگەڕێمە وڵات ئەچمە لای دکتۆر عیباد کە لە سنەوە لەگەڵمانە دکتۆر سلااوت لێبێت من ئەمەوێت پرسیارەوە لە جەنابەت بکەم ئەو مامەڵەیە کە لەگەڵ کەیسی هەڵەبجەدا لە ماوەی 33 ساڵدا کراوە بەڕای ئێوە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەم مامەڵەیە دروستە؟ پێشەکی منیش سڵاو ڕێز بێت بۆ دیوانە بەڕێزەکانتانی کوردستان درود و سڵاو بۆ گیانی پاکی هەموو شەهیدانی هەڵەبجە و سڵاو لە بورەی بەرزی هەموو ئەو بەرکەوتوان و بریندارانە کە ئێستا بەدەستە و زاماوە دوای 33 ساڵ هێشتا هەر پێوەی ئەناڵێنن. پرسیارێکی ئەوها کە تا ئێستا لەباری نێودەوڵەتیەوە چی کراوە سەبارەت بە کارەساتی هەڵەبجە و ئەو تاوانەی کە لە هەڵەبجە ڕوویداوە ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە ڕەنگە ئاوە بتوانین باسی بکەین کە لە ئاستی ئەو کارەساتەیە نەبووە کە بەسەر هەڵەبجە و بە تایبەت و بەسەر کورد بە گشتی داهاتوە. تەنیا شتێک کە تا ئێستا ڕوویداوە لە هەندێک لە پەرلەمانەکانی ئەوروپا تاوانی هەڵەبجە وەکو تاوانی ژینۆساید ناسێنراوە کامە هەنگاوێکی زۆر زۆر ئەرێنی و زۆر پێویستە بۆەوەی کە یەکەم بۆ بەرکەوتوان و بۆ ئەو کەسانەی کە لە پاش کیمیابارانی هەڵەبجە ماونەوە کە سوکاریان گیانیان لەدەستداوە وەکو دڵنەواییەک و قەرەبوویەک بێ بۆ ئەوان و هەمیش بۆ ئەوەی کا ببێتە زەختێک وەکو ڕای گشتی لەسەر سیاسەتی دەوڵەتان و سیاسەتی نێونەتەوەی بتوانێت دای بنێت کە ئێستا دیپلۆماسی گشتی یان دیپلۆماسی نێودەوڵەتی ئەتوانێت لەم بوارەوە ئەگەر بخرێتە گەڕ و نوێنەرایەتی دەسەڵاتی کوردی لە وڵاتانی جیهان بواری حزبی تێپەڕکەن و لە بواری نیشتمانی و نەتەوەییەوە ئەگەر بتوانن ئیش لەسەر ئەم بابەتە بکەن من وازانم ئەوێتە هەنگاوێکی زۆر زۆر گەورە و زۆریش پێویستە. بۆ نمونە ئەگەر چاوی لێ بکەین ئەرمەنەکان ئەوەندە لۆبیان کردووە کە زەخت لە وڵاتێکی وەکو ئەمریکا یان فەرەنساکەن لە پەرلەمانی ئەو وڵاتە پاش 110 ساڵ کۆمەڵکوژی ئەرمەنەکان لەلایەن تورکەکانەوە بە ژینۆساید بناسێنرێ کە ئەم هەوڵا خرێتە گەڕ هێزێکی وەکو تورکیا ئەکەوێتە زاڵا کە نەوەکو شەقامی
گشتی جیهانی یا ڕای گشتی نێودەوڵەتی لەسەر تورکیا بوو ڕوژێنرێت و تورکیا ناچار بکرێبەوەی کە قەرەبوو بکرێتەوە یان هەنگاوێک هەڵبگرێت لە داهاتووە لەو چەشنە تاوانانە ڕوونەدا بەڵام ئەوەی کە پێویست دکتۆر ینی ئێوە پێتان وایە تایبەت بە هەرێمی کوردستان بۆ کەیسی هەڵەبجە ئەمە نەکراوە بە دڵنیاییەوە ئەمە نەکراوە ئەوەی کە پێویست بێ لەباری سیاسی و لەباری یاساییەوە نەتەنیا بۆ هەڵەبجە سەبارەت بە هەموو ئەو کارەساتانەی کە بەسەر کووردا هاتووە تا ئێستا نەکراوە هەڵەبجە دیتنی هەڵەبجە وەکو هەڵەبجە خۆی و کیمیابارانێک و تاوانێک من وازان مەمە غەدرا لە نەتەوەیەکی گەورەی وەکو نەتەوەی کوور دەکرێت هەڵەبجە و پێش هەڵەبجە و دوای هەڵەبجەش هەموو بەیەکەوە ئەبێ وەکو پەکێجێک ببیندرێت ئەگەر هێڵکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرچاو نەگرین کە بڵین کام پارچەی کوردستان ئەم کارەساتانەی بەسەرا هاتووە کە بە دڵنیاییەوە لە هەموو پارچەکان بە شێوازی جۆراوجۆر ئەمە ڕوویداوە بەڵام ئەوەی کە لە باشوور ڕوویداوە پەکێجی ژینۆسایدی گەلی کورد لە هەڵەبجە و پێش هەڵەبجە و دوای هەڵەبجەش و تاگاتە شنگال و دوای شنگالیش لە ناوچە دابڕێنراوەکان بە هەموو شێوەیەک بەردەوامە بۆیە ئەبێت هەنگاوی جدی بۆمە هەڵبگیرێت تەنیا دادگایەکی نێوخۆیی و لە وڵاتی هۆلەندا ساڵی 2005 بابەتەی باسکردەوە دادگایەکە لە شاری لاهای کە دادگایەکی نێودەوڵەتی دکتۆر ئەیباد ئەو دادگای کە جەنابتان باسیەکەن و لە ساڵی 2005 ئەو بڕیارەی کە دەری کرد بە تایبەت دژی ئەو کەسەی کە چەکی کیمیایی بە ڕژێمی عێراق فرۆشتووە و بڕیارێک لە دژی ئەو دەرچوو من ئەمە پرسیاری ئەوە بکەم هەرچەندە لە ساڵی 2005 ئەم بڕیارە دەرچووە بەڵام ئەم بڕیارە تا چەند گرنگی دەبێت بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ هەڵەبجەیەکان چاو لێ بکەن خوری ئەم بڕیارە بڕیارێکە دژی کەسێک بە ناوی فرانسوان ئانراد دەرکراوە بەڵام کۆمەڵێک خاڵی بەرچاوی تێدایە ئەم بڕیارە کە ئەگرێ پشتی پێ ببەستین وەکو دەقێکی یاسایی و ئەمە لە مەحکەمەکانی تر لە دادگاکانی تر لە ناوخۆی عێراق و لە دەرەوەی عێراق لە وڵاتانی تر ئەم کەیسە بجوڵێندرێت بۆ نمونە یەکەم جارە دادگایەک لەو ئاستەیە باس لەواکە کە کورد کۆمەڵکوش کراوە هەرچەند کەسێکی وەکو فرانسوان ئانرات محکوم ناکرێت یعنی ئەوەی کە حکومەکەی تەنیا لەبەر ئەوەی تێوەگلان لە تاوانی شەڕی چەکداریە نە تێوەگلان لە تاوانی کۆمەڵکوژی ئەڵێن تۆ هاوکاری ڕژیمی بەعس بووی بۆی کە تاوانی کۆمەڵکوژی بکات هەرچەند ڕژیمی بەعس هەستاوە بە ئەنجامدانی تاوانی ئەم تاوانی کۆمەڵکوژیش تەنیا سەررەش ناگرێتەوە بەڵکو هەموو ناوچە سنووریەکانی نێوان ڕۆژهەڵات و باشوور دەگرێتەوە لە سەررەشتەوە بگرێتە ئاگاتە کرماشان و زەردە و داڵاهوو بۆ خوارەوە یعنی تەنیا کیمیابارانی هەڵەبجە نەبووە و خاڵێکی تری زۆر بەرچاو کە من پێم وایە ئەبێ لەسەری ڕاوەستین و زۆر بە وردی باسی لێوە بکرێ ئەوەیەکە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ هێزە نێودەوڵەتی و هێزە ئەقلیمیەکان کە کوردێک سەر ڕاستەکاتەوە داوای مافەڕەوەکانی خۆیەکە وەکو هێزێکی تێکدەر و تێرۆریستی بنە ناوزە دەکەن کەچی لەم دادگایە دێ پێناسەیەکە خاتە بەرچاو کە هێزێکی بەرهەڵستکاری یان گروپێکی بەرخۆدێر لە گروپێکی تروریست و ئێرهابی جیاکاتەوە ڕاستە ئێمە تا هەتا ئەمڕۆ هیچ پێناسەیەکی تایبەتمان نییە کە هەموو کۆمەلگای جیهانی لەسەری کۆک بن و ڕێککەون کە تروریزم پێناسە بکە بەڵام کۆمەڵێک پێوەرە خاتە بەرچاو کە ئەکرێ گروپێکی تروریستی لە گروپێکی چەکداری ڕزگاری خوازیان بەرهەڵستکاری دەسەڵاتێکی خۆسەپێنج یاکاتەوە زۆر باشە دکتۆر دواتر ئەگەڕێمە وڵات لەگەڵت بەردەوامە بەم ئەچمە لای هاوکار لە هەڵەبجە کاک هاوکار ئەگەر باسێک لەو قەرەبوانە بکەین کە بۆ ئێوە کراوە چ قەرەبووی مادی بێ یاخود قەرەبووی معنەوی ئەم قەرەبوانە وەک پێویست بوون کە بۆ ئێوە کراوە ئێمە هیچ قەرەبووی نەکراوینەوە تا ئێستا بەس ئەو مینحەیەیە کە حکوومەت دیێریان بۆی بڕینێتەوە 400 دینارە ئەنە قەرەبووی مادی کراوین قەرەبووی معنەویش خۆ دەزانێت کەس ناتوانێت قەرەبووی معنەوی ئێمە بکاتەوە ئێمە ژیانمان فۆتاوە هەموو جسممان لەدەستداوە ناتوانین ئیشە بکەین ناتوانین کارێ بکەین و قسەی کرد کاک محەممەدی توێژەر ئێمەش دکتۆری دەرونیمان هەموو مانگی سەردانی دکتۆری دەرونیەکەینەوە کاک محەممەدیش خۆی چارەسەرکەری دەرونی ئەمە لەگەڵ ئەوەی کە
علاجەکان بەکاردێرین علاجی سیەکانمان بەکاردێرین لەگەڵ ئەویشە علاجی دەرونیش بەکاردێرین حەبمان هەیە حەبی دەرونیش ئەخۆین لەگەڵەوە. باشە کاکاوکارە و عیلاجانی کە ئێوە هەتانە و بەردەوام دەبێت بەکاری بێنن لە بەرامبەر ئەو مانگانەی کە ئێوە وەری دەگرن دەڵی 400,000 ئەم 400,000 بەشی تەواوی ئەو دەرمانانە دەکات کە پێویستە ئێوە مانانە بەکاری بێنن؟ نەوەڵا بەشی ناگات بەشی هیچ شتێ ناکات 400,000 بەشی چیەکە بەس بەشی پەمپەکانەکە کە بیگڕی لە بازار و ئەگەر دەستگای ژیان نەبووە ئێمە نەمانەتوانی ینی عیلاجەکانمان دەستکەین تا ڕادەیەکی باش لەوێ عیلاجەیە و لەگەڵەوەی شاکە باسی برنە دەرەوەی بریندارانەکەین بۆ دەرەوەی وڵات هەندێکیان قەرنی چاویان بۆکرێت زەرعیان بۆکری کە لێرە ناتوانرێت ئەو ئامێر و چاوانی نییە لێرە چاوی مرۆڤ بخرێتە سەر چاوی مرۆڤ تەنها لە وڵاتە خارجەکان لە ئەڵمانیا و ئێرانەکری و عیلاجە ئەو عملیات دوشتا. بەڵێ دەست خۆش مامۆستا کامەران کاکاوکار دەڵێت ئێمە هیچ قەرەبوویەک نەکراوین تەنها ئەو مانگانێنە بێت کە بۆمان دیاری کراوە ئەوەش بەشی پێویستی و ئەو عیلاجانە ناکات کە پێویستە بەکاری بهێنی پێویستیان بە قەرەبوو نییە بەرکەوتوانی چێکی کیمیایی. من لە بیرم چوو بەڕاستی جاریکە بۆ بیرهێنانی ئەوە هەموو بینەرانیش دەستگای ژیان بەڕاستی پێش دروستبوونی نەخۆشخانەی کیمیاباران بەرکەوتوانی چێکی کیمیایی شان بەشانی هەموو نەخۆشخانەکانی کە ئەوەی دەستگای ژیان کردوێتی هەم لە ڕووی چارەسەرەوە هەم لە ڕووی باری دەرونیەوە جێگەی دەستخۆشیە سوپاسیانەکەین هاوکارێکی باشی بەرکەوتوانی چێکی کیمیایی بووە ئەو ستافە بەڕێزی کە لێ بوون بابەتی قەرەبوو بەرکەوتەیەکی چێکی کیمیاوی بە پێی یاساوی کە ڕێکخراوە پێدانی منحەیەکە بووی یاخود بردنە دەرەوەی بۆ چارەسەر یاخود چارەسەر وەرگرتن لە نەخۆشخانەکانەیە ئەو سنتەرە تایبەتانە ئەوەی هاوکاری گەڵێ دیارە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان یا وەزارەتی شەیدان هەر تا ئەو سنوورە بوو ئەوەی ئێمە داوای قەرەبووەکەی قەرەبوو بە دەرەجەیەکە بێ حکوومەتی عراقی قەرەبووی هەڵەبجە بکاتەوە و قەرەبووی زیان لەکەوتوانی هەڵەبجە بکاتەوە هیچ نکولیتیان ناکردی کە ئەم حکوومەتی ئێستا میراتگری ڕژێمی پێشووە چۆن تاویزی کۆی دەکاتەوە لە بەرامبەر هێرشێکی ڕژێمی پێشووە لە هەمان کاتە ئەم ڕژێمە گەلەکەی خۆی بە ینی ئەو چەکە قەدەغە کراوە لەسەر ئاسی گیان بەکارهێناوە و کۆمپانیەکانی کەش بەشدار بوون لەگەڵی بە فەرزی سەرانیەوە یەکێکە لە ئەرکەکانی سەرشانی حکوومەتی ناوەند کە تاویزی خەڵکی هەڵەبجە بکاتەوە قەرەبووی زیان لەکەوتوان بکاتەوە بەشێکی گرنگی و زیان لێکەوتوانیش دیارە لای هەمان ڕوونە بەرکەوتوانی چێکی کیمیایی قەرەبووکردنەوە لەسەر ئاستی وەزارەت یاخود حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە کراوە لە چوارچێوەی کە سوکاری شەیدانا بووە لە پێدانی خانوو یاکردنەوەی خانوو بوویان یا پێدانی زەوی یا سولفەی زەواج یا پارەی خوێندن یاخود چارەسەری نەخۆشی لە خەستەخانەکانە کە تا 2004 دوای قەیرانی دارایی تا ڕادێگەوە ڕاگیراوە ئەو نەخۆشینانیش کە ئەکران لە دەرەوە بڕێک لە پارەی ئەو نەخۆشینانیان بۆ ئەگەڕاوە. وەڵام مامۆستا کامەران بەشێک لەو بەرکەوتوانە کە پێویستیان بۆیە بنێرێنە نەخۆشخانەکانی دەرەوە ڕەنگە ئەمانە نەخۆشی درێژخایەن بێ یعنی تەنها بە جارێک چوونە دەرەوەیان نەخۆشەکەیان چارەسەر نەکرێ پێویستیان هەو بۆیە بە بەردەوام بنێرێنە دەرەوە چۆن هاوکاری ئەمانە دەکرێت بەڕێستان ئەو 33 وەجبەی کە لە کاتی وەزارەتی شەیدانە ڕۆشتون هەیەە پێچێت 10 جار چوو بێت هەیەە ینی دووبارە بۆتەوە چەندبارە بۆتەوە قەرێنەی چاو مەسەری سنگ یاخود پێست ئەمانە ینی یەک جار نەبووە چەند جارێ دووبارە بۆتەوە بەڵام ئەو بەڕێزانی کە ئێستا بەرکەوتن دۆخی ئەوان خۆیان نەزانن دۆخەکەیان چۆنە بە جۆرێ لە جۆرەکان ئێمە تەنها لە دوورەوە سیرەکەین من ئەوەی بۆمان دەرکەوتەوە ئەو دەبوو بواری کەسێک لە بواری پزیشکیات بڕیار لەم بابەتە بدات ئەمانە چارەسەریان بە ئاسانی ناکرێ نەک لە وڵاتی ئێران یاخود نەک لە هەرێمی کوردستان وڵە وڵاتی ئێرانیش ئەو چارەسەرانی ئەکرێ کاتین ینی گۆڕانی قەرینەی چاو تا ڕادێ بەڵام کاک هاوکار و هاوکارەکانی ئەوانەی وەکو کاک هاوکار هاو ئازارن بەڕاستی ئەوانە بە تایبەتی ئەوانەی کە سییان لە دەستداوە چارەسەرکردنیان لەسەر ئاسی هەرێمی کوردستان و هەتا لە وڵاتی ئێران شتێکی ئاسانیە ینی بۆ نمونە ئەوانە پێویستە ببرێنە دەرەوەکە قەرەبووەکەی کاک هاوکار بەڕاستی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی ڕێکخراونەوە دەوڵەتیەکانەوە فشار
ئێستا لەسەر حکوومەتی عراقی باشە ئەیکەواتە لەسەر ئاستی نێودەوڵەتی دکتۆر عیباد ئاماژەی بۆ کرد حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە لەو ڕووەوە کە کەیسی هەڵەبجە لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری لەسەر بکە هەر ئەمە بنمونەی قسەی جەنابی شت یعنی تۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەگەر کار لەسەر ئەو کەیسە بکەیت ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی ژێنیتە سەرخەت بۆی بتوانن هاوکاری بەرکەوتوانی چەکی کیمیایی بکەن یەکێ لە گرفتە گەورەکانی کەیسی هەڵەبجە ئەوەیە ئەو وڵاتانی ئەوروپا کە ئێستا لە کاتی خۆیان کۆمەڵێک سەرمایه‌داریە کۆمەڵی کۆمپانیا چەکیان بە عێراق فرۆشتووە ئەمانە ئەو وڵاتانە دوای 2010 بۆ نمونە فەڕەنسا دەیە سوید ئەڵمانی هەمویان لە دوای 2010ەوە یاسای جینۆسایدیان تەطبیق کردووە ئەو حەدەسانی کە پێشووتر ڕوویان ناوە یاخود ئەو کەسانی تاوانبار بوون ئێستا ئەمان وەکو وڵات ناچنە ژێرباری ئەوەی کە قەرەبوو بکرێتەوە یاسای جینۆساید هەرچی هەبووە هەر تاوانێک کراوە پێشووتر دووەم عێراق ئەندامنی لە دادگای لە هەیە یەکێ لە گرفتە گەورەکانیەوە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان حکوومەت نین کە حکوومەت نین مافی ئۆمانی لە دادهای ڕاستە وەکو شەخص ئەکرێسە بە نمونە دکتۆر خۆی باش زانێ کەیسی حەریری یاخود ڕۆندا یا کۆمەڵێ دۆسی کە هەیە کە لە ڕێی وڵاتی شۆ نەبێت لە ڕێی ئەشخاصەوە بۆ لە محکەمەکانە تۆنراوە ساک بێتەوە بەڵام عێراق خۆی نەک ئەندام نییە هاوکاریش نییە لەوەی کە کەیسی هەڵەبجە لە دادگای داهای پشتگیری لێ بکا وەکو دەوڵەت چونکە خۆی دوجار بەشی یەکەم ئەبێ خۆی ببێ بە خاوەن تەعویز بداتەوە بە وەکو دەوڵەتی میراتگر دواتر ئەو وڵاتە بەرۆکی خۆی دەگرێت دوام ئەو مەعمەع سیاسی دکتۆریش باش ئاگادارە لە جیهانە تاوانبارکردنی کۆمپانیا ئەمریکیەکان بە کۆمپانیا ئەوروپیەکان و نێنێوەندگیری ڕووسەکانیش بە ئەڵمانەکان بە ڕووسەکان ئەمەوای کردووە تا ڕادێک یعنی ئەگەر تەرەفێک لەگەڵ تۆ هاوکار بێت لایەنەکانی کە هاوکارین بۆیە بابەتی کەیسی جینۆسایدی هەڵەبجە یەکەم پشتگیرێکی دەوڵەتی نییە ئێمە وەکو دەوڵەت بڕۆینە ناو مەعادلەوە دووهەم لەسەر ئاستی جیهان بە جۆرە لە جۆرەکان زیاتر لە گەمەیەکی سیاسی ئەچێ وڵاتانی زلهێز بەرامبەر بە یەکتر بەکاری ئێنن و ئەو دەوڵەتانشی کە لە دوای 2000 یاسای جینۆسایدیان تطبیق کردووە هیچ کامیان ناچنە ژێر باری ئەو من خۆم لە پاریس ڕۆشتوینەتە دادگای باڵای پاریس یعنی ئەم باسی بۆ ئەوەی بۆ ئێمە ڕوود کردەوە کە فەڕەنسا لە دوای 2010ەوە یاسای جینۆسایدی تطبیق کردەوە وەکو دەوڵەت ناچێتە ژێرباری ئەوەی پێش 2010 زۆر باشە کاک محەممەد ئەگەڕێم وەلای جەنابەت باسمان لەوە کرد هۆشیاری تا چەند گرنگە ئێمە هەمیشە کاتێکە لەگەڵ پسپۆرێکی دەرونیە ینی و توێژ دەکەین باس لە هۆشیاری خەڵک دەکەین و بەتایبەت لە ئێستادا کە کاتێک باز لە بەرکەوتوانی چەکی کیمیایی دەکەین باز لە گرنگی ڕۆڵی پسپۆرانی دەرونی دەکەین چونکە وەک پێشتر جەنابەت ئاماژت پێکرد کاریگەری زۆر خراپی لە ڕووی دەرونیەوە لەسەر ئەم کەسانە هەیە ئەم هۆشیاریە تا چەند گرنگە ینی ئەو کەسانە تا چەند گرنگە بێنە لای ئێوە ئەوەندەی کە گرنگە چارەسەری تەندروستی خۆیان بکەن ئەوەندەش گرنگە لە ڕووی دەرونیەوە چارەسەر بکرێن حتما تەنانەت نەک بۆ خەڵکەکە لە ئەتوانین بڵین لە ساڵی نەوەتەکان و سەرەتای 2000ەکانە کادیری پیشەیی لە بواری چارەسەرکاری دەرونیدا کەم بووە و زانکۆکانی کوردستانی سیعابی با بڵین ئەو جۆرە خوێنکارانەیان نەکردووە لە بواری چارەسەرکاری دەرونیا تەنها هەبووە لە بواری پەروەردەیی هەبووە وەکو ڕابەرێکی پەروەردەیی ئەمانە بەرهەمێنراون لە زانکۆکان و دوجار لە قوتابخانەکاندا بوونەتە بە چارەسەرکارێک بۆ کێشەکانی خوێنکاران بەڵام ئەمەی کە لە ئێستادای لە کوردستانە پێم تەنها زانکۆیەک ئەوەی کە من بیزانم لە کۆیە کە تایبەتە بە چارەسەرکاری ئیشی ینی تەکنیک ئەوەی کە وەکو چارەسەرکاری بەکاربێنرێت خوێنکار لەوێ فێر بکرێت و لە دوجار ببێ بە کادیرێکی پیشەیی بتوانێت فێری ئەو تەکنیکانە ببێت تا دوجار لەگەڵ خەڵکیدا بتوانێت چارەسەری ئەو جۆرام بکەوە خاڵێکی کەیش و ئەو پزیشکە بەڕێزانەیش کە کاتی خۆی هەبوونە لە بواری دەرونی ئەکرێت ژمارەیان کەم بوو بێت و ئەم ژمارە کەم بوونەیش و نەبوونی ئێمەیش کە لە پاڵی ئەواندا هاوکارێکی باش بین بۆ ئەوەی چارەسەری گرفتە دەرونیەکان بکەین ئەگەر دوجاریش ئێمە بینێ ناوچەیەکی کەم داخراوتر و بینێ ناوچەیەکی با بڵین بە جۆرێک لە جۆرەکان هێشتاک لە ڕووی کەلتوریەوە هەندێک شت زاڵە لەسەر خەڵکەکە ئەمە خەڵک هێشتا بە عیب و عارێ زانێ بۆ ئێمە وەکو دەستگای ژیان ئەتوانین بڵین لە پاڵ چارەسەرکاریەکەماندا کە هاوکاری ئەو خەڵکەمانە کرد لەگەڵ ئەوەشدا ئێمە وشیاریمان بڵاو دەکردەوە بگرە لە ناو قوتابخانەکان لە ناو دام و دەستگا ڕێکخراوەکانی ترا و لە ناو دەستگاکانی حکوومەتدا و سیمیناراتمان ساز دەکرد تەنها ئەڵێ بە خاتری ئەوەی کە بتوانین خەڵکی هان بین کە چۆن گرفتێکی جەستی
جستەیی هەیە بە هەمان شێوەش گرفتی دەرونی هەیە و کاریگەریش لەسەر خەڵکەکە دروستەکات. ئەتوانین بڵین ئەمە لەم دوایانەی ساڵانەی دواییدا خەڵکەکە باشە و ئێستا ڕۆکەنە چاسەکنی گرفتە دەرونیەکانیان پەیوەندی دروستەکەن و کادری پیشەیی لەو بارەدا زۆر بووە و پزیشکە بەڕێزەکان ئێستا ئەتوانم شایەتی بم بەشێکی زۆریان کاتێک کارەکەن چارەسەرکارێکی دەرونی لەگەڵ خۆیانە دائنن. ئەمە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە خەڵکی تێبگات کە گرفتی دەرونیش هیچ کەمتر نییە لە گرفتێکی جەستەیی پێویستی بە چارەسەرکردنەیە. بەڵام ئەگەر هاتوو ئەم جۆرە گرفتانە بشارنەوە و تەنها گرنگی بەلایەنە جەستەیەکە بن بە تایبەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی حتمما نابێتە چارەسەرێکی تەواوەتی و توانین بڵین کەمێک لەو ئازارانە هەیە لە ڕێی دەرمانەوە چارەسەرکرێ و زۆر بەکارهێنانی دەرمانیش یەکێکە لەو گرفتانی کە ئێستا تووشمان بووە لە بەرکەوتوانی چەکی کیمیایی ئاڵوودەبوونە بە دەرمان. یعنی ئێمە خەریکی ئەوەیشین لەگەڵ بەشێک لە بەرکەوتواندا کا لەسەرەوە بکەین کە زۆر ئاڵودەی دەرمان نەبن، یعنی هەوڵ بن چۆن بتوانن خۆیان بنیاد بنەوە، خۆیان ڕوبەڕووی ئەو گرفتانە ببنەوە لە ڕێگەی ئەو تەکنیکانەی بە پێی جۆری نەخۆشەکانیان کە ئێمە بە بەرکەوتوانی چەکی کیمیایی دەدەین. زۆر باشە، دەست خۆش. دکتۆر ئەیبات ئەگەرم وەلای جەنابەت سیاسیەکان، پەرلەمانتاران، ڕاگەیاندنەکان، یاساناسان ئەمانە دەبێت ڕۆڵیان چی بێت بە تایبەت لە کەیسی هەڵەبجە و بۆ لەمە و دووە دەبێت ئەمانە چی بکەن تاکو ئەو گرفتانەی کە لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا هەبووە بۆ لەمە و دووە چارەسەر بکرێت؟ بەشێک لە ئەرکی ئەوان و ڕۆڵی ئەوان ئەوە بێت کە بابەتی کەیسی وەکو هەڵەبجە وەکو بابەتێکی نەتەوەی و نیشتمانی ببینن، وەکو بابەتێکی مرۆڤی ببینن، ئەو هەنگاوانەی کە ئەی خەنەگەڕ یەک لە بواری نێودەوڵەتیە، دوو لە بواری نێوخۆیە بەڕێزان ئاماژەیان پێکرد کە کورد لەبەرەوەی کە دەوڵەت نییە و لەگەڵەوەشە دەوڵەتێکی وەکو عێراق ئەندام نیە لە دادگای لاهای نەکراوە تا ئێستا هەنگاوێکی ئەرێنی لەو بوارەیە هەڵبگیرە. بەڵام من ئابەم شێوە ئەم بابەتە ئەو ڕژێنم کە سەرۆکۆمار کورد بووە، وەزیری کاروباری دەرەوە کورد بووە و ئەمانە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکانە وەکو دەمڕاستی هەر وڵاتێکە بینرێن و تاوانێکی وەکو تاوانی ژینۆسای تاوانێک نییە کە گرێدراوی شوێن و کات بێت، یعنی ئەوەی کە ساڵی 2000 یاسای ژینۆسایت پەسەند کراوە یان ساڵی 2010 یان ساڵی 1990ەوە لە 1948ەوە ژینۆسای چوێتە نێو تاوانە نێودەوڵەتیەکانەوە بە فەرمی ناسێنراوە و پێش ئەوەش هەر تاوان بووە. بەڵام ئەو کاتە تەنیا ئەم تاوانە بە فەرمی ڕاگەیەندراوە کە ئەمە تاوانێکی قورسی نێودەوڵەتیە. ئەگەر بگەڕێینەوە لای ئەرکی سیاسەتوان و یاساناس و میدیاکاری کوردیش تا ئێستا بە شێوەیەکی عاتفی و بە شێوەیەکی کاتی و گوزەرا تەنیا لەو ڕۆژانەیە کە یادکردنەوەیە کە لە ساڵیادی هەڵەبجەیە یان تاوانەکانی ترا و بیرهێنانەوەیە کە بێت تا ئێستا تاکی کورد کەسایەتی کورد لەسەرەوە ڕانەهێنراوە کە ئەو گوتارە گوتارێکی زاڵەوە لە بن ئەو گوتارەیە بە هەموو شێوەیەکە و تاوانە دەرحەق بە کورد دووپاتە بێتەوە تا ئەم ڕۆژی لەگەڵدا بێ و عەقڵیەتێک خەریکە حکمەکە عەقڵیەتێکی هەرەوە عەقڵیەتەیەکە ئەو تاوانانەی کردووە. بۆیە ڕۆڵی میدیاکار، ڕۆڵی ئاکادمیسیان، ڕۆڵی یاساناس، سیاسەتوان، پەرلەمانتارەمانە زۆر زۆر گرینگە بێت کە بتوانن ئەم تاوانە وەکو تاوانێکی قورس لە سیستەمی پەروەردە و لە سیستەمی کۆمەڵایەتیە ئەم تاوانە بایەخی خۆی پێ بدرێت، لەگەڵەوەشا کۆمەڵێک هەنگاو بگیرێتە بەر کە ئەم تاوانانە ڕوو نەداتەوە. هەڵەبجە بە شێوەیەکی تر دووپاتە بێتەوە، جارێک بە کیمیاباران، جارێکی تر بە شێوەیەکی تر کە ئەگەر سیاسیە کوردەکان یەک هەڵوێست بن، یەک دەنگ بن، یەک بڕیار بن، بۆ نمونە بکرێ ئەو بڕیارنامە ئەو بڕیارە نێودەوڵەتیانە کە دەرەکرێت وەکو پێویست کەڵکی لێوەربگیرێ لە ژوولای 2007 لە ژوویەی 2007 بڕیارێک لە ئەنجومەن یاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە دەرەکرێت داوا لە حکوومەتی عێراقەکە ئەڵێ کێشە ناوخۆیە سنووریەکانت لەگەڵ هەرێمەکانت چارەسەر بکە. بەڵام تا ئێستا لە هیچ شوێنێک نەدیتراوەکە یان لانی کە من ئاگدار نەبووم ئەوەی کە پرسوڕاشم کردووە و پرسیمە بە دوواداشون بۆ کردووە لە هیچ شوێنێک ئەم بابەتە نەخراوەتە بەرباز کە کێشە ناوخۆیەکان سنووری وڵاتێک لەگەڵ وڵاتێکی تر نییە، سنووری دەسەڵاتێکی ناوەندە لەگەڵ هەرێمێک
کە بەم شێوەیە ئەکرا بەشێک لەو ناکۆکیانە چارەسەر بکرێت بەشێکی ترە گەڕێتەوە بەوە کە هەوڵ بدرێت هەڵەبجە سیستەمی هەڵاواردنی پۆزیتیڤ یان هەڵاواردنی ئەرێنی بەرامبەر بە هەڵەبجە جێبەجێ بکرێت ئێستا هەڵەبجە وەکو پارێزگا ئەڵێن پارێزگایە بەڵام لەوانەیە هەر لەلایەن سلێمانیەوە بەڕێوە ببردرێت لەژێر چاودێری دارێ سلێمانیا بێت کە ئەگەر ئەم هەوڵە بخرێتە گەڕ و لەباری مادی و لەباری معنەویەوە بودجەیەکی باشی بۆ تەرخان بکرێت ناوەندێکی تایبەت بە لێکۆڵینەوەی ژینۆسایدی تایبەت بە شەڕی کیمیایی لە هەڵەبجە بکرێتەوە سکۆلارشیپێکی ساڵانە دیاری بکرێت بۆ ئەو کەسانە کە دێن لەم بوارەیە خۆیان ماندووەکەن و ئەخوێنن ئەرشیڤێکی گەورە کۆ بکرێتەوە ئێستا جوولەکە لە هەموو شوێنێکی دنیا ئەگەڕە یەک سەرچاوی دەست بکەوێت یەک فیلم یان وێنەی دەست بکەوێت کۆیە کاتەوە ئەرشیڤێکاڵێ ڕۆژە لە ڕۆژان ئەم تاوانە بەرامبەر بە ئێمە کرا کەچی ئێمە ئەم هەموو تاوانە بەسەر کووردا هاتووە تەنانەت یەک ئەرشیڤی دقیقمان نییە لەوانەیە ئەگەر پرسیار بکرێت ژمارەی دقیقی گیانبەختکردوان یان بەرکەوتوان یان قوربانیان یان ونبووان چەندن ئامارێکی دقیق و وردیش لە بەردەستانە بێت ئەمە یەک کێشەکە کە من وازانم ڕۆڵی ئاکادمیسیان میدیاکار سیاسەتوان پەرلەمانتار ئەرکێکی چەند قاتیەکەوێتە سەرشان کە بتوانێم کەم کوڕیانە قەرب زۆر باشە زۆر باشە دەستخۆش دکتۆر عیباد کاکە هاوکار وەک کۆتا پرسیار داواکاری ئێوە چییە ینی ئەو شتانی کە تا ئێستا بۆتان نەکراوە بۆ لەمە دووە دەتانەوە بۆتان بکرێت ئەو داواکاریانە چین؟ وڵا داواکاری ئەمەی بەرکەوتاوەیە یاسایە دەرچێت لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ماف امتیازەکانی بەرکەوتوان و کەسوگاری شەیدان جێبەجێ بکرێتە و داواکاری لەلایەنی بەرپرسیش کە ئەو 53 بەرکەوتە ڕەوان لە زووترین کادا ڕەوانی دەرەوە وڵات بکرین بۆ وەرگرتنی چارەسەر ئێمە بە تەنها داواکاریەکانمان ئەوەیە. بەڵێ دەستان خۆش بێت زۆر سپاس کاکە هاوکار مامۆستا کامەران هەنگاوەکان بۆ لەمە دووە چی دەبێت بۆ ئەوی کار لەسەر کەیسی هەڵەبجەوە بە تایبەت بەرکەوتوانی چێکی کیمیایی بکرێت هەمیشە دەوترێت لە ڕۆژی 16 سێدا کۆمەڵێک بڕیار دەدرێت و کۆمەڵێک بەڵێن بە هەڵەبجەیەکان دەدرێت بەڵام دواتر لە بیر دەکرێت و ئەم بڕیارانە جێبەجێ ناکرێت هەنگاوەکان بۆ لەمە دووە چی دەبێت؟ وڵی من ئەوەی جاری کە بەبیریەوە هەم بینەرانیش بێنمەوە ئێمە لە هەڵەبجە گرنگترین شت بۆ ئێمەکردنەوەی سنتەرێکە سنتەرێکی توێژینەوە و سنتەرێک بەبەستی بە دیۆکۆمنتکردنی مەرگەساتی هەڵەبجە تاوانی هەڵەبجە کاکاوکار ئێستا خۆی لە حیاتا ماوە ئازارەکانی کاکاوکار و ڕۆژانی کەتیا ئەژیوە و چەکە چ تەسیرێکی لەسەر کردووە بەحەی بەڕاستی بە دۆکۆمنت کرێەوە ئەو وێنە و وێنانی مەرگەسادوە و ئەو چیرۆکانی کە لە مەرگەساتی هەڵەبجە ئێمە داوامان کردووە و زانکۆی هەڵەبجە بەڕاستی ئێستا ماوەدێکی خامی باشی لە بەردەسا ئەوش کە تاوانی جینۆسایدی هەڵەبجەیەوە هەنەک هەشتاوەشت ئێمە 74مانەیە 78مانەیە زینە بە چاڵ یعنی ڕژێمی عێراقی لە 78 تا کۆمەڵی خەڵکی بێتاوان لە هەڵەبجە زینە بە چاڵەکە ینی ئەمانە بۆیە پێش هەموو شتێک پێویستمان بەوەیە بە دۆکۆمنتکردن ئەم ئەرشیف دکتۆر عیباد باسی لەوە کرد کە بە بەردەوامی دیارە مۆنومنتی هەڵەبجەمان هەیە بەڵام سنتەرێکی تایبەتیشمانێ بابەتی ئەوەی کە بۆ بەرکەوتوان گرنگ بێ خۆشببختانەوە تیمە ئێرانی شاتون ئەوان وەکو خۆیان چل کەسیکیان تۆمار کردووە و نزیک بە 50 کەسیکە پێشووتر لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بڕیاریان بۆ موافقی بۆ وەرگیرا و بودجەکەیشیان بۆ دابین کراوە دیارە بابەتی کۆرۆنا ڕێگری کرد لەوەی کە ئەو ستافە ببرێنە دەرەوە و چارەسەریان بکرێ بەڵام ئێمە پێتان وایە ئەگەر ئەم نەخۆشخانەی ئەم تیمانە بە باشی تیا کار بکەن بەشێک لە گرفتەکانی بەرکەوتوانی چێکی کیمیایی چارەسەر دەبێت بە دڵنیاییەوە یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی نەبوونی ستافە بە نمونە ئەو ڕۆژە یەکێک لەو دکتۆرانە کە هاتبوو توانی پێم وایە دکتۆر ئازاد خۆی ئاگادارە نەشتەرگەریکی سەرکەوتوی قەرینەی چاو بکا لەوێ هەر لەو نەخۆشخانە بۆیە دانانی ستافێکی پێشکەوت و ئێستا هەمومان نەزانی لە هەرێمی کوردستانە دکتۆر هەیە بە مدەوری دەوامەکە لە ئەردەن لە تاران لەکوێیەت ینی چیتی ئەچێگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ستافە مدەوریانە ئەگەر بە مانگانش بێ مانگی 2 ڕۆژ بیان هێنێتە ناو شاری هەڵەبجە بۆ چارەسەرکردنی بەرکەوتووە چەکی کیمیایی چۆن دکتۆرێک دەتوانێت لە هەولێر یاخود لە سلێمانی سنتەری هەبێ عادەی هەبێت با بە هەمان شێواز و لێرەش و جارێکی کە داواکارین ئێمە وەکو هەڵەبجەیی
داواکارین لە دکتۆرە هەڵەبجەیەکانمان ژمارەی زۆر لە دکتۆری هەڵەبجەی لە دەروی هەڵەبجەن لانی کەم ئەوانیش خۆبەخشانە مانگیکی یەک ڕۆژ سەردانی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی بکەن بۆ چارەسەر ئەوش فەراغێکی باش بڕکات. دەستان خۆش بێت مامۆستا کامەران. کاک محەممەد کۆتا قسەی جەناوتان ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ بەڕێزان کە وتەی باشیان وت دەربارەی هەرێکێک لە بابەتی خۆی و تێڕوانینەوە. ئەوەی کە ماوەتەوە هیوادارم کە بە هەموو لایەکمان بتوانین کە خزمەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی بکەین و بە تایبەتی من لە بوارەکەی خۆمدا بتوانین کادیری باش بەرهەم بێنین و بتوانین وەکو مامۆستا فەرمووی سنتەرێک بکرێتەوە ئەوە بۆ داتاکردن و ئەرشیفکردنی ئەو یا دۆکۆمنتکردنی ئەو بابەتانی کە پەیوەستدارن بە چەکی کیمیاییەوە حتمما لایەنە دەرونیەکەیش کەمتر نییە لەوەیش کە پێویستە لە بەرچاو بژیرێ تا بتوانین ئینشاڵڵا کە کەمێک لەو ئازار و ناڕەحەتیانی کە بەرکەوتوانی چەکی کیمیایی هەیەە لەسەر شانیان کەم بکەین. بەڵێ ئێمەش بە هیوای دکتۆر عیباد کۆتا قسەی جەنابتان. من کۆتاقسم بەوە نم کە بە یەک داواکارم هەموو سیاسیەکانی کورد ئەوانەی کاربەدەست ئەتوانن شتێکیان پێ ئەکرێ بۆ هەڵەبجە هەوڵی خۆیان بخەنە گەڕ کە لە دەرەوەی کوردستان لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا لۆبی بکەن بۆ ئەوەی کە بتوانن هەم هاوکاری نێودەوڵەتی بگەێنە هەڵەبجە و لە هاوکاتیش زەخت بخەنە سەر وڵاتان بۆ ئەوەی کە تاوانی هەڵەبجە و تاوانەکانی دوای هەڵەبجەش وەکو تاوانی کۆمەڵکوژی بناسێنرێت کە تا ئێستا تەنیا تاوانی کۆمەڵکوژی ئێزدیەکانە لە نەتەوە یەکگرتوەکان وەکو تاوانی کۆمەڵکوژی ناسێنراوە و دوای ئەوەش یەک ڕێزی و یەک هەڵوێستی و یەک گوتاری بەرامبەر بەم هەموو تاوانانە کە دەرحەق بە هەڵەبجە و دەرحەق بە شوێنەکانی ترکراوە. بەڵێ زۆر سپاس دکتۆر عیباد ڕۆحی مامۆستای زانکۆ و پسپۆری یاسای نێودەوڵەتی کە لە ڕێگەی سکایپەوە لەسنەوە لەگەڵمان ئامادەیت هەبوو. زۆر سپاس مامۆستا کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی هەبوو. سپاس بۆ جەنابیشتان. محەممەد وەلی چارەسەرکاری دەرونی لە هەڵەبجەوە لەگەڵمان ئامادە بووی. زۆر سپاس. هاوکار سابیر بەرکەوتەیەکی چەکی کیمیایی بوو کە جەنابیشیان لە هەڵەبجەوە لەگەڵمان ئامادەیان هەبوو. سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش. ئێمەش بە هیوای ئەوەین کە توانی بێتمان کار بکەین لەسەر ئەوەی کە ئەو ئازارانەی کە هەڵەبجەیەکان بە تایبەت بەرکەوتوانی چەکی کیمیایی هەیەە بۆ لەم و دوا هەنگاوی جدی بۆ بنرێت و ئازارەکانیان کەم بکرێتەوە. تا تەوەری داهاتوو بە ئێوەی ئازیز دەکەمەوە لە بەرنامەیەکی نوێدا شاد و بەختەوەر بن.